لە ئێستادا کە من و ئێوە قسەیەکەین پارەی پێویست بۆ موچەی مانگی 5 ئامادەیە 500 ملیۆن دۆلاری داهاتی نەوت لە مانگی 4 هیچ داهاتێک بۆی ناوخۆ بۆ موچە سەرف نەکراوە واتە 2 مانگی داهاتی ناوخۆ 900 ملیۆن دۆلار ئامادەیە لە کاتێکە موچە نزیکەی 600 ملیۆن دۆلاریەوێ هیچ بەهانەیەک نییە دواخستن و درێژکردنەوەی موچە بۆیە ئێستا پێویستە لە کاتی خۆیان موچە دابەشکری بەداخەوە هەندێک لایەن کە گوایە ئۆپۆسیۆنیاکوێ قسە لەسەر ئەوەیەکەن کە کۆمیسیۆنێکی سربەخۆ بیکە لە کوردستانە هەڵبژاردن شتێک ئێمە چەند جارێک جوابیشمان بۆ نادوون شتێک نییە لە کوردستانە ناوی کۆمیسیۆنی سربەخۆ بێ ئەمە پێدانی پاسێکی زۆر خراپە بەدەسەڵات لەبەرە مۆکارانە کۆمیسیۆنی سربەخۆ واتە حاکم نۆ حاکم نۆ دادوەر سەدان دادوەری باشەیە لە کوردستانە من ناڵێم هەموو دادوەر حزبیە بەڵام کێ دادوەرەکان ڕەوانەی پەرلەمانەکە هەر بە ڕێوشوێن وایە لە عێراق شاوایە ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی دادوەری عیبارەتە لە یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی واتە ئەوان خۆیان نۆ دادوەری حزبیت بۆ ڕەوانەیەکەن ناوی شوێنێن کۆمیسیۆنی سربەخۆ ئەمە زۆر غەڵەتە کەواتە چارەسەر چییە؟ ئێمە پێشتر وتومانە ئیشیشمان کردووە بەلایەنەکانیشمان وتووە ڕێگەی دروستەوەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی پرۆسەکە بکە هەم تۆماری دەنگدەرانەکەی باشترە هەم کۆمیسیۆنێکی ئامادەیە